کۆبوونەوەکەی بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی بێ ئەنجام بوو. لیژنەیەکی نوێ بۆ تەواوکردنی خاڵە ناکۆکەکان پێک دەهێنرێت. یەکێتی حکوومەتی سێبەر ڕەت دەکاتەوە و پارتیش داوای حکوومەتێکی سەرتا سەری دەکات. دوای کۆبوونەوەکەی دوو ڕۆژ لەمەوبەری نێوان بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی لێدوانێکی کورتیان بۆ میدیاکاندا و باسییان لەوە کرد کە لەسەر هەندێک پرس گەیشتونەتە ڕێککەوتن، بەڵام قسە و لێدوانەکانی هەردوولا کورت بوون و پێچەوانەی کۆبوونەوە درێژە دوو قۆڵیەکەیان بوو. بەپێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی ئاگادار و نزیکی هەردوولا دەستی کەوتووە، لەسەر ئەو خاڵە ناکۆکانەی لە نێوان هەردوولا مابوونەوە هیچ ڕێککەوتنێک نەکراوە. بڕیاریشە جارێکی تر لیژنەیەکی هاوبەشی پارتی و یەکێتی گەڵاڵی ڕەشنووسێک بکەنەوە لەسەر ئەو خاڵانەی ناکۆکن و نەگەیشتونەتە ڕێککەوتن. گرنگترین خاڵ بەلای یەکێتیەوە دەستکاریکردنی دەسەڵاتی پۆستە باڵەکانی ناو ئەنجومەنی وەزیرانە. یەکێتی پێی وایە جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان دەسەڵاتیان نەبووە، بۆیە دەیەوێت پارتی ڕازی بکات بەوەی کە دەسەڵاتیان پێ بدرێت. ئەمە جگەلەوە یەکێتی دەیەوێت دەسەڵاتی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لە سەرووی وەزیرەکانەوە نەبێت و ئەمەشی بە حکوومەتی سێبەر ناو برتووە. یەکێتی داواش دەکات دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نەمێنێت و سەرۆک دەسەڵاتی تەواوی هەبێت بەسەر پەرلەماندا، نەوەک ئێستا دەسەڵاتەکان بەسەر سەرۆک و جێگر و سکرتێردا دابەشکراون. لە بەرامبەر ئەمەشدا پارتی هێشتا بڕوای بەوە نەهێناوە کە دەستکاری ئەو دەسەڵاتانە بکرێت. مەسرور بارزانی بە بافڵ تاڵەبانی وتووە ئەوان حکوومەتێکی سەرتاسەریان دەوێت، بۆ ئەوەش دەبێت پۆستە باڵەکان دەسەڵاتی تەواویان هەبێت و پێی باش بووە وردەکاری هەندێک داواکاری یەکێتی بە لیژنەکە بسپێردرێتەوە. چاوەڕێ دەکرێت لیژنە هاوبەشەکەی یەکێتی جارێکی تر گەڵاڵەی چەند پێشنیارێکی تر بکەنەوە تا لە کۆبوونەوەی داهاتووی مەسرور بارزانی و بافڵ تاڵەبانی یەکلایی بکەنەوە. بە پێی ئاماژەکانیش کۆبوونەوەکەی داهاتوویان دەکەوێتە دوای جەژن. بەمەش پێکێنانی کابینەی نوێ حکوومەت زیاتر دوا دەکەوێت و هێشتا هیچ ئاسۆیەک بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئارادا نییە.